ڕەشە جان ئەوە چیەکەی لێرە؟ وڵا خەریکی پاکردنەوەی دەمان چێ بوو. لای بە مردومرێ دای مەڵی مەدالیایە بەدەستە با تووشی قەت لێ نەبی نەکبات. لابم کاکە لابم. ئەڵێ مەی نەچوو سەریشی لێبەی؟ خۆ بەرەوەڵا چوم سەرێکم لێ. دلای بە دلای بە چوم سەرێکم لێ ئێخۆت و نازانین تەبیعەتی چۆنە خۆ هەر شتێکی پێڵی ئەم کابرام ئەوشکێنێ. ئەو تەبیعەتی هەیە ئەو ڕۆژە منی بان کردو چوم سمێڵیم بۆ ڕەش کردێتەوە بۆ من مەشغوڵ بووم ئاوەخت خۆم دانوانە بوو کە یەک شقازلی ئاوای لیام ئێساژە گوێچکەی مێشێ باشە. تۆ باسی سمێڵەکەکەی یەک مۆزوعی زۆر گرنگم لابوو ئەم کاک محموود سەروی خۆمان وتمە چم پێڵێم چومێتە پێشوانە لەگەڵ مۆزوعەکەم لا باس کرد بۆ ئەوە بۆگزیشی لێنە کەڕەوەتم کاکەجا من هاتوشتەوە باسکەم تۆ بۆ لە منەی دەبەخوا جارێک کرداوە بمری و قاپێ دۆم بۆ بێنە ئاوا دانەوە کە یەک هەلەی ئاوای لیام وەڵی سەر مێسەر ژێشێ باشە. ئەو دکتۆرەکەی خوارەوەزانی خۆ ئەوی بەیتەڕێگە هێنامە بۆ سێرکردنی پشیلەکەی ئەڵم کاک شوێخەوە دکتۆر هاتووە لەگەڵ ئاوا دەمانچێتخوارۆ کوشم گۆرەهاتی دەلای بەس کوڕی باوکم سیلاح شەیتانە داهاتە بڕۆ سەریکی لێ بە دەهەستا دەتۆ بەخوا من ناوێت من بچم ئارە دەبڕدی بە ساقە بم الحکم لله دەبڕدیش بم قەڵافەتەوە ئەوە شێرێ بەگوێ بگرتە عەمرن نەمێنێ باشە. وەرە چی دەوێ؟ نەوەڵا چاک نیمڕۆ من بشێندەی ئەمرین نەمێنەیە. ڕەشە چی بوو؟ عەلەیکوم ئەسەلام بەخێر بێت. جا چی نەبوو؟ بەخوا دیارە جەوە هەیە. جەوی خۆش نوکتە گەمە ئای لەخوا بەزیابێ پێم خۆشە خوای لێو بەزیابێ ئەو چاک بێت و ئێمە چاومان دەرێمان نەخۆشکەوی. کۆرە چی لەخوا بەزیابێ دڵ خۆشە وەڵا کاریشی پێکردم هەل لەگە منی بینی بتی بڕۆ ملێ بشکێنی تۆ بەم ناوە. یەک شتێکەشی وتم لەگە ڕێز و حورمەتمە وتی بۆ کەچەڵە بنێ نێ بەم ناوە. وەڵڵاهی ڕۆحیشی دەچ ئەم جارە ناچم بەلایە. ناکرێ ئەم پیاوە ئەمە هەموو دەقی ئەمە ئاشکێنێت و ناکەدی پیاوی گەورە کە ئەو شتانە ژەکاوەکو وایە سوحبەت بێ ئەوە نازعی کا بەسەر بە نازی چی قەیناکەت ئەمە یەک شتێکە ژاڵێم تەمان ئەمەش هەلەگە ڕێز و حورمەتمە شتێکە بێڵم پێ ناخۆش نییە تەمان لە ئوتێلی شاری جوانە بوو خەنە خوارەوە فرێ دوو تەلەفۆنەکەوی یەک دەنەک من بە خەیاڵمانایە تێگەشتی خواکە ئەو چاگە بێت ئوتر من هیچم نایە بۆی نان بڕاو نەبی. کاکە نامڕاو نامی هەزار ئیشی کە زۆرە بەڵام تۆ دیارە حەزر بەو ئیشەها ئیشی ڕێز و حورمەت و احترام و کەرامەت و ئەمانەت پێ خۆش نییە بۆ یار حەزەکەی لێرە بی. نانە من حەزم لێتی خواکە وەکو پێم وتی ئەو چاک بێت و من هیچم ناوێت. ئاغا چۆن تۆ وا خۆی بۆ تەندروستی باش نییە؟ ئەی چی بخۆم؟ ئەڵێم ئاغا بیتەمان گێنگوینی منەبر بۆ ئەنتاڵیا بۆ دورگە خۆشەکە ئەیکە خۆش بوو چۆن سەیری دەکردم و چاو بۆ منەگێڕە ئەو بە قسە ناکەی ئاغا دە قسە بکە ئەتوانی بڕێوازم لێبێنی؟ ئەڵێم بلێرم بە شوێن دکتۆرەکەی تاران هاتووە بێ بۆ لاو نە لە دکتۆر بێزارم دکتۆری عەرەبی و ئەوروپی نەمبانە چمە لای هیچی ئیسفادەی نەبوو نامەوێت دکتۆر بمبینێ دیستا ئەتوانی بڕێوازم لێبێنی. بۆ بڕۆ مەڵم با بنێرم بە شوێن دکتۆرەکە ئەمە سراحەتێ بکەم بڕێوازم بەجێم بێڵە. ئەوە چیەکەی بلە چیەکەی؟ گورە هەو درۆنە بەسەرمانەوەی وەرە ڕۆڵەوە حاجی لەقلەقە دەوازی لێبێنە دەوازی لێبێنە ئامۆژنجیانە و بۆ ئەگری بۆ خوارجی نەبی تۆ منیش ئەگریم چۆن ناگریم بۆ ئاغا وەڵڵای ئاغا ژنجیان ئەزانین چ یەک شتی پێ بڵام عاجز مەبە ئێمە لە ئاغا بووین هەستاکەین خەلەلەکە لە جەنابتەوەیە. چییە؟ ئاغا ژنجان تۆ توانیم بچی بۆ لە ئاغا دوو قسەی خۆشی لەگەڵاکەی ڕۆمانسیەت باوەژ ماچ لە هەمووی گرنگتر تۆ باسی یادگارەکانی لەگەڵا بکە. ڕاستە کازانی شتێکی کەژێ بیکەی دوو دەنگ لەم ڕۆنماسی بێتی عەلەمی تیان نامێنێ. ئەرێ ماڵا بێ خۆ ئاغا کەڵە شێر نییە ڕۆنماسی چی ئەڵێم ئاغاژن یەک هەلی ترم لایە بەس بەقوە هەنە چەند سێرەکەم لە ڕوو نایە پێ بڵێم وەڵڵای وتم لەوانەیە ئاغا تووشی قەبزی بووە دوان لەم شافە دەبڵانی پێڵگرات دەرەجەیەک ئاغا زانم من قسەی خۆشی بۆکەم باسی یادەوەریەکانی بۆکەم باسی جارانی بۆکەم کە چۆن چای بۆ منەگەڕا و حەزی لە من بکەن چی قسە ناکە ئەی وشتی شکەش ناکەی ئەڵام ئەم جەرجیرە هەیە ڕۆژی دنا دوو دەستکی بۆ بجنەبی خەسەبەتێکەوە لە جادی سرکە دوو قەترە تایگەری بیاگات لە دنیای ئاغاژن هەموو شتێکی بۆکە دەر لەبەرەوە هەڵسا
ئەمانی کە ئێمە پێماوەتی تو بڕۆ جێبەجێکە بەشکم ئەمە خوا و نەخۆشی چاک بێ دەبڕۆ دی ئامۆژن گیان بەشکم ئینشەڵڵا تۆ بینێ خوا شفای بە سەیری قەو باڵا بکە. بۆ قورعانی یەک شتێک پێ بڵێم ئەوانەی بۆ من بیخۆم خۆ ئاگەی لێنە هەروازی لێ بێنە. ئەرە تۆ عیب ناگرێت بە چای ئاغاژ نەلوێ دانیشتویت. ئەی تۆ خۆ بۆ دانیشتی وەڵا لەم دەقەیە حسابی ئامۆژن بۆ تۆکەم. نەکەی کەر نەبی هەتی کاسەی سەرم هەڵەگری لای بە زەردەواڵە چیەکە بەسەری منەوە. من خەمی تۆم بوو. خەمی منە نەبێ. وەڵام بەشمەوە خۆیان بۆ عیلاجانێتە چارەسەر بێت و ئێمەش نەجاتمان بێت. وای تەگە چاک بێت ئێمە بۆ خۆمان پاڵی دێینەوە. تەلەفۆنە جوابێ تەلەفۆنە بەرم. چییە؟ نایناسم ڕەشە. ئەلۆ باڵێ بەڵێ خۆ بم. نە وەڵڵا بەساقە بم ئێستا دکتۆر هەر ناتوانێ ببینێ. کوری کاکە ئەمەمان دکتۆری هێنا بۆ لای بەخوا تااقەتی دکتۆری نەماوە. چی؟ ناوی چییە؟ برزۆشێت ئەجاکەشێت بێت چۆن نەتوانێت نەخۆش چاکاتەوە. ئەی عینوانەکەی باشە بە ساقی چاوم ئەوەی تر یا من و ڕەشەیەن یا ڕەشە و منین باشە بە قوربان دەیخوا حافیزی بێ. ئەرەوە چێ بوو؟ کورە مە حەکیمێک بوو گەیشتی وتی دکتۆرە نێرم و دوای وتی عینوانی زەلانی خیاومە تێناوی برزۆشێتە. برزوو ئێوتی ئەمەگە زیرەکە سەرەتانی چا کردوێتەوە. ئەشەمبی لە باس ئاغاژم بێتەوە تێگەێنین ئێبنیشەوەمێ باس بە قورعانە زانین چی ئیشێکم بۆ دکتۆرەیە فرسەتە. خەیچێکە کە پرسیاری خۆتی لێ بکەی احتیادیە. وڵاوتم باشمە مەخوا تۆزە عیلاجێکی تۆش بە. هی من کوری هەتی من لە مناڵیەوە مردوم. نە بەخوا ئەوەی تۆ زای مۆزوعی چیە مۆزوعی شاری جوانایی کە پێم وتی ئەمە تۆ زاها قورسایت بۆ بگەڕێنێتەوە. کورەوە زۆر احتیادیە گوێشی مێرێ. ڕەشە؟ باڵێ ئەوە ڕشکەیە؟ نانامە شمڵیە ئەی نابینی ئەمە ترێ بەدەستمەوە ماڵە ماواگری بەرێت دەمە ماوی کلیێرە ڕۆڵە دەیکی کەش ئامۆژت گیانۆرە وە قوربان. بەخێر بێت و ئاغاژم. بەخێر بیتەوە خەجاڵەتم نەمتوانی هەستم بەخوا ئەوە ژنۆیانە مێشێ. ئەرەسە عیب ناگەی دانیشتوویدا هەڵسا. ڕمە ژنۆ مێشێم. بابا عیبە وەڵی تۆ بە قورعانی ئەوەنی بیبە پیاوی ئاغا دوژە قەتزینەکە مەردزینەکە ئاوە ڕاقی تۆ خۆ بێن بیام بە کۆڵمە. ئاغاژی یا بەخێر بیتەوە. چی بۆ وەڵی وەزعەکە باش نەبوو. هیچ ئیسیفادەی نەبوو هەموو شتێکم بۆ کرد هەر وەکو خۆی دوو قسە ناکە. دەوڵە شافەکەش هەمووی. کورە ئامۆژن مژدەم بەرێ مژدا. یەک حەکیمم دۆزیوەتەوە هەرمە پرسە ناوی برزۆشێتە ئەڵێ سەرەتانی چا کردوێتەوە. ئەڵێ ئەوەی کە زۆر شێت بووە دەستێکی بەسەریا هێناوە ئاقڵی کردووە. دەیخوا گەورەیە بەشکم دەبانەکەن. جابێ من و ڕەشە بچین بە دوای بینین بۆ ئێرە. دەبڕن خێرا بچن بە شوێنە دەیخوا گەورەیە دەیخوا. ڕەشە بڕۆین حازری دەهەزە دەسم چاکشکر کۆرە چی دەستم بکرە باستی دەوی ئابۆژن جارە خوا حافیز. ڕەحمکەی ئەو پیاوم چابێتەوانی چی بکەم. نازانم چۆن بە ئاغا بڵێم. بچم پێی بڵێم. ئاغا گیان ئەڵێم قسێ بکەم بیک بێرم بیکەم. بیکە بەڵام باسی دکتۆر نەکەی. نا ئەمەیان دکتۆر نیە ئەمەیان حەکیمە بەڵام بەڵێن شێتۆکەیە. شێت؟ ئێ باشە من دکتۆرەکان چاکم ناکەن ئەم جانۆری شێتە؟ نا ئەمە سەرەتانی چاکردێتەوە بابێ تۆ ببینێت. باش بابێت بەڵام بە مەرجێک. مەرجی چی؟ ئەو خۆمەی زانم. یاخوا بەخێر بێن ئەو دوجاو جاوا پێتان بڵێن باوەڕ و قەناعەتانە ئەم دکتۆریە منە دەرەجەیەکە. تێگەی دکتۆری تر هەیە بەخوا بچتە لای 500 ئازای دیا سەرفەکەی بڕۆ بۆ مختەبەر وەرەوە بڕۆ بۆ سەیدە لە عیلاج بکڕە باوەڕتان بێت لە دەرەوە 100 دانەکە زۆر ساڵ بەزەی منە بەر خاتری ئاغا نامێنێ قەڵەماڵقی دروستکەی تێگەی لەبەر ئەو کامتان نەخۆشن. ئەو کوڕی منە نەخۆشی ماتەمین کردێتی زیاتر لە 2 مانگە قسەی نەکردە. بەسەر هەردوو جوام سەر و 25 منێ بەڵێ دکتۆرەتان بینەوە نەجاتانە بێت. چارەسەریەکات ئیشەڵڵا بە پشتی باشە فەرمووە من. دانیشن مەڕۆ لەسەر دکتۆریە دو دانیشن بەلەتانە بێ بێن ئەی یەخوا بەخێر بێ خوا بەخێر بێ. سلام عەلەیکم یاخوا بەخێر چاوەکەم یاخوا بەخێر بۆ لای ئاغا هاتوون. نەوەڵا و کوڕمە نەخۆشە بۆ لای حەکیم هاتوومە.
نەخۆشی دەرونیە. نەخۆشە خۆ ئێرە نەعیادێ و نەمختەبەر ئەمانە چی ڕەشە دەرەوەی چی؟ بابە خۆی عیادە نییە عیادەی پارەمادا براکەم. پێنج زمانەوە کاکە ڕەشەمە چی لەمە تو وەرە تەنیش بنەوە ماڵەوە بێتە تو وەرە تو شەق لە خێری خۆی ماکە بەسە بە پێنج دەقە نەجاتیانی بەس دەسی لێ بجوڵێنە باشە بە خوا بەخێر بێ ئێستا دکتۆریە طبعا زۆر دوای لێبوردنی کاک دکتۆر کە بە سیاری خۆمان نهاتیمە شوێندا بەس تۆ جەنای بە چیە بە تەکسی هاتی؟ نەوەڵام من سیارشتم پێ نییە ئەی بە چی هاتی؟ ماتۆڕم پێ بە ماتۆڕ هات بە ماتۆر هاتی بەس مناڵیم گەڕەکە نازانم بەدڵم نییە خێر بۆ؟ لێوە تا هاتم تۆزێک سەری ئەڕۆتم بازوو فریای ئاغاکەوم ئێ ئەم تەرەقیم داخستە بوو سا ڕۆشتم ئیتر ئەمە ڕۆشتوو بۆ دووە مناڵ هاوارەکە ئەڕاست سۆبرمان هات ئاخر عیبە من سۆبرمان ئێدە تۆش ماڵاوێ دێجێم قۆچەکان داخستە بە واو لێ نادە ئەدەیدا ئاغام بۆ باکەن بە فاسێکی بکەم و نا ئاخای چی ئەوە نەخۆشمان هەیە حاکیم ئەم کوڕەممە نەخۆشە تەقی بە 2 مانگە بێنوتقی گرێتی قسە ناکاتەوە. باشە بە قوڵوا من هاتم من لێرە ئاغا ببینم و بڕۆم ئەمە چی ئەمە بۆتانێنا ئازان چی کات ئەمە یشی 5 دقیقە بڕێکەوە دوای چنە لای ئاغا باش دێ بساخ ئەمە وتێ چیەتیم کوڕم قسە ناکات تەقی بە 2 مانگە نەخۆشی گردێتی هین دەروون. هی دەروون بەڵێ هەر هیچ قسە ناکات هیچ قسە ناکات. 2 مانگە 2 مانگە بەڵێ بابە چۆنی دەگەر گوێ لە دکتۆر کاکە باشی هیچ ناکات. علاجەکەی لای منە دەست خۆ. دکتۆر تو عفویە پرسیار ئەوە ئەو سۆندێ ئای بۆ ڕاکێشی کاکە ئاوی چی برێ بەچال لە یەکەم تەدەخل لە ئیشی حەکیمی منامە باشە حەکیم جێ هەقە نەبێ کاکە هەق نەبێ فەر بێڵم ڕۆحەکەی فەر دەستی چەپی کامەیانە ئەمەیە ئەوە بۆ بگرە بەس بەڕڵای مەکە ئاوە ئەڵڵا خوایە بە ناوی تۆ حاکیم هۆی چیەکەی خاتر خۆ ئەمە قوڵ چەتاڵی بکەی نەنا خۆم ڕەبت یەکەم لە بەس شەپقەشی لە سەرانیە کڵاویشی لە سەرانیە بەس خۆم عیلاجەکەم قەینە یا ئەڵڵا خوایە حاکیم کاکە نایکوژم برا بۆی کوژم ڕجاتان لێکم تەدەخل لە ئیشی منامەکەن نازانم شێوەی تۆکەم زۆر قەلەقی کرد دوتۆ من شوی تۆکەم خەریب نیلا نازانم تۆ ئەوە دوای قساکەی دوای تعرفەکەی بەڵێ قژە زەرا کردوتەوە بەڵێ بەڵێ دوای قسەی لەکەی دوای قسا یا ئەڵڵا خۆ هەبە ناوی تۆ ببورت خوا بولاو ئەکەوێت کونەلوتی چووکە ئەوێت لەسەر دڵی بێت ئەوەتە سێر دڵە سەگا تان تەرڵم وەڵا دڵی لێ نایە دەمە مردووە حاکیم چارەسەرم کە خاتی ببوورە وەڵا دڵ لەو لایە داوای لێبوود نەکەم بەخوا مەشغوڵتان کردم کاکە دەبێت هیچەکەم بکەم ئەوە میتوانەوە تۆ کاکە هیچم نەوتوە چییە؟ ئاوا دەست خەرە سەری باشە بابە باشی بە قوربان تۆ حەزت لە گەڕێکی شێم خێدینە تەپەکەی زیایی نەکرد ڕۆحەکەم تۆ حەزت لە گەڕێکی سێتاقانە هەر زیایی نەکرد حەزت لە گەڕێکی بەختیاریە هەلا ڕەتەتەق زیایی کرد تەپەکە زیایی کرد بە قەبری باوکم خەریک هەی دۆزم بۆ یەک تۆزی ماوە ئەها تەپەی دڵی زیایی کرد یعنی حەزی لە گەڕێکی بەختیاریە لە گەڕێکی بەختیاری حەزت لە کۆڵانی دووە نەهەرۆکو خوێتی حەزت لە کۆڵانی پێنجە زیایی کرد هەتا ئەوە زیایی کرد یعنی حەزی لە کۆڵانی پێنجە لە کۆڵانی پێنج حەزت لە دەرگا گەراجەکەیە بچیتە ناوە یەک ڕتمە حەزت لەو ماڵەیە کە ماڵی ژمارە 122 ئەها عەمودەکەی لەبەردەما باوکەڕۆ فڕی تەپەی دڵی ڕەتەتەم قسە بۆ سیر مەکەن کاکە دەبێت ڕێژەکەم بکەم چارەسەرم کە خاتی ئەوە خەریکم بە قوڵە قابلە خەریکی ماتۆڕ لێخوڕینم دەبێت ڕێژەکەم بکەم باشە لەناو ئەو ماڵەیە حەزت لە ناوی کاک فەتاحە سێ چوار دەرەجە زیایی کرد هەستەکەم ئەو فەتاحە ژنەکەی ناوی گوڵچینە هەرزیا کاری ئەمە چییە؟ یەک دەقەسە ناویکی پێڵم بزەم حەزت لە ناوی سەوسەنە
باوكم الروك ولا ما هالفري خليه بتاكي ضري رتتا سمك الرجال ليك بنمتك ميا كان رجال علاجك يمدوزيوا دس اللعبة حكيم دس اللعبة جاوكم لقرتي باختياري كولاني صوب سواد مالكي تنش عمودك كتي كان هي ناوي سوسنه وي بخوازه عالمي تانا مين حكيم جان دس ما كان بس او شو دوله من ومين هذا من باوك راسك تخسر كل شيء افرين دكتور اذا تشيوب ولا من زوين مهم تشيوبكم لو زياتن تشيوبكم داك صب كدي كور او لا او شنو يما بقجي وارك يبرين بقران بيان راجي نامت انا بابا خو من فتح فالم من فالشيم من نشتو بوغل مو كاو بوغل من حكم شي بابا من دكتور يكم سيري باختياري مني بابرين وقرب سنه ورد بنا والله مزول سيري حد اخر مع اخوني والله خليك بياو دهريه كان لا يبكاك وتماشي وتشي بلا هو زين شغال دكتور هو بيعني خمس وانا كرين ترى ما الدنيا زاشته يعني بفرد اردك انا لا والله انا بشيله وشتي زول بشيله سوري انت لا بقول بلا بو سلام بو قلافته وبو حاجه ولا بشيلات خد الدكتور جا خو زين بخاف شيله الصقر ولا بشيلات هيسا بشيلها بشيلها واني اتخوها انا من شي ويتو نعزم والله يزور شي ودا كم والله اخو احتمال يبل لنا بازار شنو قشت كان ما بيتي كتبي ستين انا احتمال هذا والله جنابي شنو خوش ويت بارك قربان وتتشيما والله الدكتور جا مش شكل زوزو برزه برزه انجا امانه نوسنيشم امانه خراب محزم زول لشدينيا رجعنا الدوسيه زمان باقرا محل بيتكلا كم ايخوم خور بو سلام جاء قالوا ابي خطوه شي لبنو تاعت جوالاتي بلنشي نقبتي خوم اي باش تو يكشن هذا مستكم توم لشوينك بيني و لشويه بالضبط الدكتور جا انا بازار وقرب الغى وخلص يتخيل احتمالا او جاي يغسل روح حكم تو نازاني شي زور خرابه بلا والله يخرب شد بلمشي والله الدكتور نابي شي خوي بس من علاج ملاح حاجناكم بيخوم اي بوي خوي كوات علاج زوري كان بقولته لا والله اي خذنا من السلم علاج كذوات ملاي دي بو خوال لواني روشيدة توانزها الكنافة بخوامة والله راسي زوزو خراب حازل كنافة شا شي لنا خوي نريبا بداخي خوما خوما كوشو نايخو خلافة بابا مخاتي خواتو شكرتها بس علاجي كم رخصة هيدي لفحصي كم بونا فرمو بس توزي سوا بس سرتشار خو من خمك كاكا يو هنا ترى خو من هنا روح كم توجان شارمكم بو بيا خمر انا اظن كم بيرتوا انا بس سري بيا غم الناس والله مخواش وي اما كم اسبير مكوتوا شوف تورق للدكتور رامي اكيد كان دكتور رامي أوني بابيري عدنا وينا إفلام كاتونا كهبو زو رجلا واسي أبو ناليزير مكان لم يشكو معه توا زور كثير اللي يكتيه دكتور راسي زوزو خوش حالهم راسي سرتشام دكتور سرتشام دسي خوش بالدكتور ركزوا بارز سرتشام صافي دكتور جان دفر مباكشين بولاي جنابي انا والله اغا اي بو اغا بابيت ايه من اشتكان مليري نابي بس عقبي جنابي بيبو اخر روحا كم اشتيوات شلون بدا بابي ولا من هو امهم وش اخر نابي كان هاي الدنيا اشتمبي من روحا كم انواع واشكال هادشي زنبي من نابي دكتور جان والله يا ملا مالي اغاس بلي بكارنا يعني ابقى شو مردير تشبيو لا اما هي ما تورك ما تورك ايه وش بيه من هموشتك خومي كم بونيه من بس دكتوري بشر والله بخوا بيانيان برادري كم هي دراوسي معنا سهركي عنك سباتريكي مردوا باشا خوم سلف لي جف فم 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 الم تتقزل تزلب سركو با بالي بيونا يكسر ايجاكا خوش او ما تورم لقى قايش اشتيكي بين اختك تسوري كم بوزانيني بفازيني اشتيك لقى وام كم ده هسه بس عقب بابشين بولاي اذا اخذ او بين بقول نابي شاكي نابي او نا ازاني بو او هذا دكتوري بيني سيقي بيك دكتورنا معه تيجي ديجال لبروجك شتيش اصلا ديبو اغا بكارمي لا او نابيت شباب بخوا برقنا يا سيد شيب كم ده كان هسه سبب لا لا أرين كان زين شيء ولا قوة إلا بالله اشتغلنا هالق لي إما أرين بنتي أقرب باقي يا الله فما دكتور فما ده إنجا أنا زين شيء كان بتشن أغام بوبين بافاسيكم زين شي ساتشم بدوي بلا مو حزناك شاري دكتوري نا عماني دكتور ديو بيزار بوا يا ولي ربن من يساتشم بولا باشا ربع شلون برو باش هذا زين حلي شي ممكن أنا خوش نجات يا مجلس قال ما بين قلت خور رزقار كان نقبت من بوخا بو خو بقري من عين شي دكتور
دواوي كعلاجي شو خام كرت سركم لي بو عياده اخي من بو من عيب مشيا اخي عملياتي فتقي بوكم فتقي من؟ والله عيبه من يدنك ولا شي زلك من ام بيني لدواء هات وشو هردوشي امالي اه نانا نارنجوك الرومانيه ما بكرو قنبل وشتي بو تشيتو انا نارنجوك الرومانيه وبكاري يعني ما شو جاي شي بطاقه مكان ينبل نوع السير مكان تاني شي تيجي مر بخوش باشا وبونا هات وبراد يد يستاهل يستاهل والله ينزل والله انا اللي قال اخر تسمنا خشوش خيتك نقمش علاجك باش نجاتي بي والله يا مجد المنطقي بدا سوا اما اشكاليه كل تاريخ من حكينا خوشي هاتو تبدس من زلاطه يا اخوه لا شيء زين زلاطه والله زلاطه خير وتباتي ولا ثاني ابل جاي واش تماتو خارج تاني بسيطه وش تاعنا انا بس حوالي كي لكم زانت شي بالروم اري كاكا دورك اخي دورك انا برات شي علي دكتور جاب دشت جاب بس عقبه شي اغات ام بسوته لا والله شي اما زين شو انا اغا نعيب بجنها ببينه اتواني للري ام حبلو علاجي اغا من بك يا فاسكي بو ما او سريبه شي وربتها اغا اخي والله قناعت انا والله يا مزور قرصه ابي هرشي مي موريكانم هي سبي خمكيش ولا بخاطري ولا بخاطري شي كم ده صلاه علاج انت هي واش داخل اصلا ديما نسيتو انا شو سمر خوم ودوده بس رجعتها لي كم سنه كان سنه يا الله نامي اما شي يلا قال لي كم وزبه ده تو بس رنقيبه خلطه وبرقنا اقري ده بس اري البلاد ده ما بس كان امبير دكتور اما امبير وشرني اما بس فولتيه اما او بس يحزل قسنك سناك لا والله شو كان امام خسته ايش اما ربط بي يكسب بعقلي او بعقلي من يشوف ده يا الله اخويا دسيتي باش باش اما ده اخي خليه شو ربكي شو راي زين شو خليك انا خوشي كان وابكن اروم منها باش ديك القصه قاعد قسمك بس انا صادق ويا انا قال ودي انا انا قال ايه على شي تقول شي شغال شي بو بوكس انا والله شي تام بيقول الحقيقة تقريبا علاجك يمدوز عاكم اخوات دكتور هذا والله دوزي مو ها شي والله ناير بيلك دبي لك هكا زوري اعتياديه اخر ايوه نالن اخا عصبي وباخوان ناير كاكا جاكير وسي اخواك ونخوش غير شاكا بيه دبي دي بس بيلي والله نخوشك ايه بتشد ناو زراب وتوزي ملل الزراب بكون نفتي اللي بخواتو دو قاب جوشي بودان بابي خواتي علمي تيانا اري وتوعدناك دعنا والشيء اي والله فحسك شو لا اي اخذ دهونات والله يا ولد كيف باب فحسك ولا باب اليمين ولا باب فحسك هو تشي كده بولي اخا جان شو اللي لا بقى اخا تنسل كاوتش كاو خاطر شو قبول يا جنيبا يا لبا جوب خات هو من راسك اما ابي جوب خوا ابي نزل كاي شابي اما لخم نبستو اما اللي نبستو بوي دركوتوا افرين دكتور براسي تو دكتوري لمولا همسي خيك ما بقسم بتو همو علاج كان لايتويا شادي خمي من مي نية مراوية تعال تعلموا